بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتان لێ ببینەرانی عزیزی کەناڵە جوانەکەی پێیام ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتین و خزمەتتان کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون هیوا دەخوازن کە سەرجەمیان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی عزیز بێت. زۆر سوپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز لە هەر کوێیەکەوە بینەرمان سڵاوتان لێبێت هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. سواز بەخوا هەفتەیەش دەرفەتە بوو لە سەرەتای هەفتەیەکی نوێ ڕۆژێکی نوێ دێنەوە خزمەتتان لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانمان ئەم بەیانیش بتوانین کۆمەڵی وەرگە و بابەتی جیاواز بۆ ئێوەی ئازیز لە پەیامی ڕۆژەوە پێشەش بکەین وێ دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن و لەو بەرنامەکانی ئەم ڕۆژمان یەکێک لە گرنگترین تەوەرەکان یاخود گرنگترین باسەکانی ڕۆژ کە ئێستاکە لە تەواوی جیهانی ئیسلامی و تایبەتیش هەرێمی کوردستان هەیە دەربڕین و پاڵپشتیکردن و وەروە خۆشەویستی دەبڕین بۆ پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە شار و شارۆچەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناوەند و لایەنە پەیوەندیدارەکان ڕۆژانە دەبینین خۆشەویستی وەروە ڕێز و وەفا بۆ پەیامبەری ئیسلام دەردەبڕێت وەروە تەوەرێکمان لەو بارەوە دەبێت چۆن خۆشەویستی و چۆن وەفا و چۆن ڕێز بۆ پەیامبەری ئیسلام دەربڕین. بەڵازەن لە تەوەری دۆماندا باز لەو کاردانەوانە دەکەین کە ماوەی چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستاندا سزای نەبەستنی دەمامک بڵاوەتەوە کە دەوترێت هەر کەسێک دەمامک نەبەستی سزای بۆ دادەنێت و ئەمەش کاردانی و لێکەوتۆ و ناڕزایی بەشێکی زۆری لە وڵاتیان لێکەوتۆتەوە بەوەی کە هەنێک جار لەوانەیە لە شوێنێکدای پێویست بۆ نەکات دەمامک بەستی بەڵام سزا دەدرێت وە ئەمەش کاردانی و لێکەوتۆتەوە و داوا دەکەن کە ئەم جۆرە سزایانە بۆ هاوڵاتیان نەکرێت لەبەرەوەی کە لە هەنێکادا پێویست نیەوە دەوترێت ئەم بابەتە یاخود بەستنی دەمامک و واجبکردنی وە سزاکەی پێدەچێت ئامانجێکی دیکەی لەو پشتەوە بێت و کاری بازرگانی بێت. ئێمە لەو تەوەرێدا باز لەو کاردانەوانە دەکەین کە بەهۆی جێبەجێ نەکردنی سزای دەمامکەوە جێبەجێ دەکرێت. ئەوە لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادەکردن ئەمڕۆ دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندیەوەی عزیز بێت. دەستپێکیش دانیارکەما بێ ڤیدیۆیەکمان هەیە ڤیدیۆیەکمان هەیە لەسەر چۆنیەتی دەربڕینی خۆشەویستی بۆ پەیامبەری ئیسلام با بینەری ئەو ڤیدیۆیە بینزانین لەوێ چی دەبین. ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئەو پێغەمبەرای کە سەروەرمانە ئەو پێغەمبەرای کە ڕەبەرمانە هەر لە ڕۆژەڵات تاکو ڕۆژاوە هەر لە ڕۆژەڵات تاکو ڕۆژاوە چرای ئەم دینای تیا هەڵکراوە نووری ئەم دینای تیا هەڵکراوە یا ڕەسوول ئەڵڵا ناوت چەند خۆشە یا حەبیب ئەڵڵا ناوت چەند خۆشە ئارەقەت گوڵاو بۆن دواناوشە ئارەقەت گوڵاو بۆن دواناوشە ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئەو پێغەمبەرای کە ڕەبەرمانە ئەو پێغەمبەرای کە سەروەرمانە. دمي بأبويا وبأمي لو حتى روحي تروح
بالرضا عني، بتمنى من عطفه يسقيني من كفه، وأشوفه في الجنة يناديني يحضني. إلا رسول الله، إلا حبيب الله، إلا النبي محمد، إلا رسول الله، إلا حبيب الله، إلا النبي محمد، إلا رسول الله، إلا حبيب الله، إلا النبي محمد، إلا رسول الله، إلا حبيب الله، إلا النبي محمد، رسول الله، إلا حبيب الله، إلا النبي محمد. بەخێر هاتی خێرت هێنا بۆ خێر هاتووی بەخێر نێردراو، بەخێر هاتی پڕ بە ئاسمان و زەمین لەسەر تۆ بن درود و سڵاو، بەخێر هاتی مانجی چواردەی هەڵاتووی نێو شەویستەم، بەخێر هاتی گەشتر لە مانگ ئەی ناسخی خاچ و سەنەم، بەخێر هاتی بەهاتنت هەڵات ڕۆژ و شەویش بارگەی پێچایەوە، بەخێر هاتی بەهاتنت زستان ڕۆی و بەفر و بەستەڵک توایەوە، بەخێر هاتی بەهاری سەوزی گوڵ بەدەم، بەخێر هاتی شنەی سەحەر جوانتر لە جوانی و باخ و چەم، بەخێر هاتی ڕۆژی ڕوونی داد پەروەری، بەخێر هاتی هەڵتەچێنی قەڵای زوڵم و نادادگەری، بەخێر هاتی بەسەر چاومان میوانی ئازیز و شیرین، بەخێر هاتی ئەی پێغەمبەر خێرت هانی، ئەی بارانی بیابان و چاوی کانی، ئەی هەناسەی سپی سەحەر تۆ میوانی، تۆ خۆشەویستی هەمومانی، تۆ خۆشەویستی هەمومانی. وڵای بینەرانی عزیز لە تەوەریەکەمی ئەمڕۆماندا باز لەو دەکەین کە چۆن پشتیوانی خۆمان بۆ پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەرببڕین و بزانین ئەو پشتیوانیانە چین کە مسلمانان دەری دەبرنەوە گرنگە لێرەدا باز لەوە بکەین کە ئەرکی هەموو تاکیکی مسلمانە کە پشتیوانی و خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرببرن. بۆ پێی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەرێمی کوردستاندا بە شێوازی جیاجیا مسلمانان پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربڕیوە و دوێنێش لە پارێزگای هەڵەبجا مسلمانانێکی زۆر کە ژمارەیەکی بەرچاو لەو پارێزگایە خۆپیشاندانیان دژی تەواوی ئەو بڕیار و تەواوی ئەو هەوڵانی فەڕەنسا کرد کە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربڕی و کە ئەمەش پەیامێکی ناڕەزایی ئەو پارێزگایە بوو بۆ فەڕەنسا بۆ نایارەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆ قسەکردن زیاتر لەو بارەیەوە لە پارێزگای هەڵەبجە میوانێکمان هەیە ئیش زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم لێرگزەجاری زانای ئاینی. مامۆستا سڵای خوا لێبێ، سوپاس کە میوانی بەرنامەکەماوەی. سڵای خوا لە بەڕێستان، سڵاو و ڕێز بۆ سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش. زۆر سپاس مامۆستاگیان. گرنگە مسلمانان چۆن پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرببڕن. ئایا هەرەوە گرنگە کە لە ڕێگەی پۆستێکەوە لە فەیسبووکەوە دەری ببڕن یاخود بە زمان یانەوە تا بە کردار بینە سەر شەقامەکان و هاوار بکەین کە ئێمەش پشتیوانی پێغەمبەری خوین صلی الله علیه وسلم؟ بسم
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه جارێکی دیکە وەسیەتەکەی دایکە عایشە بیری خۆم و سەرجە مسلمانان دەخەمەوە کە دەفەرمێت زەیینوا مەجالیسەکم بالصلاة على النبي مەجلیسەکانتان بڕازێنەوە و بۆن خۆشی بە وڵاتە بڵاو بکەنەوە وەزارتان شیرین بکەن تەڕ و پاراو بکەن بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەری ئازیز صلى الله تعالى عليه وآله وسلم اللهم صل على حبيبنا محمد اللهم صل وسلم وزد وبارك على نبينا محمد دیارە شێوازەکانی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام بەڕاستی شێوازەکان هەمە جۆرن جۆرا و جۆرن بەڵام گرنگترینیان بریتیە لەوەی کە ئاەتێکی قورئان هەیە کە پێی دەوترێ ئاەت الامتحان یا ئاەت الابتلاء بەڕاستی ئاەتێکی ئیبتیلا و تاقیکردنەوە و تاقیکردنەوەیکی زۆر قورسە بۆ مسلمانان ئەویش بریتیە لە ئاەتی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله بەڕاستی خوێندنەوەی ئەم ئاەتە و لە ئاسیدا ڕاوەستان و یعنی تێڕامان لێی ئەرکی سەرشانی یەک بەیەکی مسلمانانە کە پەروەردگارمان دەفەرمێ قل لە پێی دەوترێ قولێکی تەلقینی واتە یا محەممەد صلی الله تعالی عليه وسلم ئومەتەکەت فێر بکە لەسەرەوەی کە ئین کنتم تحبون الله ئەگەر ئێوە ئەڵڵاتان خۆشەوێ کە خالقتانە فاتبعوني دەبێ شوێنی محەممەد پێغەمبەر بکەون صلی الله تعالی عليه وسلم يحببكم الله يعني معادلەیەکە خۆشویستنی ئەڵڵا یەکسانە بە شوێن کەوتنی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم شوێن کەوتنی پێغەمبەریش واتە دەستخستنی خۆشەویستی خوای پەروەردگار دەستخستنی خۆشەویستی خوای پەروەردگاریش واتە ئاسوودەیی و ئارامی و دڵنیایی و بەهەشت و ژیانی هەتاهەتای مسۆگەرکردن کەواتە لێرەدا شێوازی دەستخستنی خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بریتیە لە ئیتیباع واتە شوێن کەوتن کە بەڕاستی سەیدونا ئەبوبەکر رضي الله عنه هەمیشە دەیفەرموو ئێوە ئامان هانتان دەدەم وریاتان دەکەمەوە کە ئەهلی چی بن ئیتیباع واتە شوێن کەوتن نەک ئیبتیداع داهێنان و مخالەفەکردن لە سونەتی پێغەمبەردا صلی الله تعالی عليه وسلم بەڕاستی سەحابەی پێغەمبەری ئازیز ڕەزا و ڕەحمەتی پەروەردگار لە یەک بەیەکیان بێ بۆ ئێمە سەرمەشق و قودوەن چۆن پێغەمبەری ئازیزیان خۆشویستووە بە نمونە عەبدوڵای کوڕی عومەر بەڕاستی نمونەیەکی زۆر جێگای سەرنجە بۆ ئێمەی مسلمانان کە دەفەرمون بەناو شاری مەدینەدا بە سواری وشترەکەیوە کۆڵان بە کۆڵان زۆر بە وردی دەڕۆشت و دەگەڕایەوە وشترەکەی دەهێنا و دەیبر لیان پرسی ئەمە بۆ وتی واللهی پێم خۆشە شوێن پێی وشترەکەم شوێن پێی وشری پێغەمبەری ئازیزی بەربکەوێ جا لێرەوە حاڵی ببین ئەگەر ئیتیباعیان بۆ شوێن پێی وشترەکەی پێغەمبەری ئازیز صلی الله تعالی عليه وسلم کە ئەمە سنەت نییە بەڵام ئەمە حب و ئیشتیاق و شەوقی سەحابەیە بۆ پێغەمبەری ئازیز ئاخۆ دەبێ پابەندی و دەربڕینی خۆشەویستیان بۆ شەخسی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ وتەی پێغەمبەری خوا بۆ کردداری پێغەمبەری خوا بۆ سیفاتێکە پێغەمبەری ئازیز پێی خۆش بوو بێ بۆ ئەخلاقێکە پێغەمبەری خوا پێی خۆش بوو بێ عەلەیهی سڵات وسەلام بۆ نوێژێکی سونەت بۆ ڕۆژوێکی سونەت بۆ ذیکرێک ئاخۆ لە چه ئاستێکدا بوو بێ کەواتە ئێمەی مسلمانان یەکێک لەو وانانەی کە بەڕاستی گرنگە ئێستا بەخۆدا بینەوە بریتیە لە بەخۆداچوونەوە لە بەرامبەر خۆشەویستی پێغەمبەردا صلی الله تعالی عليه وآله وسلم ومێ دەکەم بتوانین ئێمەش ئیتیباع و شوێنکەوتن و زیندوکردنەوەی سونەتەکانی باشترین هەنگاو و خزمەتە بۆ ئەوەی کە ببین بە ئومەتی پێغەمبەرگیان صلی الله تعالی عليه وآله وسلم زۆر باش مامۆستا ئەمە سەبارەت بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو کە باست کرد بەڵام ئەوەی گرنگە لە ئێستادا ئەو سوکایەتی ئەو ناڕەزایەتی کە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەکرێت لە وڵاتی فەڕەنسا و لێرەش مسلمانانێکی زۆر پشتیوانی خۆیان بۆ ئەو مسلمانان دەربڕی پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربڕی و ئیدانی ئەو کارە قێزەونەی وڵاتی فەڕەنسایان کرد لە ئێستادا گرنگە مسلمانان چۆن پشتیوانی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بکەن و بیسەلمن کە ئەوانیش خۆشەویست پێغەمبەریان خۆش دەوێت و بیسەلمن بۆ هەموو گیانکاری دەنگت وازح نیە ناگات جوان ناگاتە لام دەنگی دیکە دێ زۆر باشە مامۆستا پرسیارەکەم دووبارە دەکەمەوە دەڵێم چۆن گرنگە مسلمانان لە ئێستادا پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرببڕن بەرامبەر ئەو ناحەقی و ئەو سوکایەتی کە لە وڵاتی فەڕەنسا بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کرا
بەڵێ دیارە بەڕاستی شێواز و ڕێگاکان ئومێدەوارم کە ئەمڕۆ بە تایبەتی ئێمەی مسلمانان کە بیگرینە بەر بۆ دەبڕینی خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەوە دەربچین بەس گۆڕینی پرۆفایل بێت بە تایبەتی گۆڕینی پرۆفایل لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوانەدا کارێکی ئاسانە بەڕاستی یان دەربڕینی وشەیەک تەنها و تەنها کە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر ئاسانە بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی ئەمڕۆ ئێمە بین سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم زیندوو بکەینەوە چونکە پێغەمبەری خوا بۆ ئێمە سنەتی هەیە و سیرەتی هەیە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی ئێمەی مسلمانان پێویستە زۆر ورد مامەڵی لەگەڵا بکەین بۆ چونکە رب العالمین دەفەرمێ وەلەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە لەبەرەوە هیچ باوکێک لە باوەکایەتیدا سەرکەوتوو نابێت گەر باوکایەتی پێغەمبەری ئازیز نەخوێنێتەوە هیچ گەنجێک لە گەنجێتیدا موفق و سەرکەوتوو نابێت گەر گەنجێتی پێغەمبەری ئازیز نەخوێنێتەوە و هیچ بێباوکێک بێنازێک لە بێباوکیدا تووشی گرفت و کێشە و قەیرانی زۆر دەبێ ئەگەر وەک پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم پەروەردە نەبێ و سیر بکە ئەو چۆن پەروەردە بووە فەقیرێک ئەگەر سەیری فەقیری پێغەمبەری خوا نەکە عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی لە فەقیریەکەیدا ڕەنگە تووشی کوفر ببێ دەوڵەمەندێک لە کاتی دەوڵەمەندیدا ئەگەر وەک پێغەمبەری ئازیز بیر نەکاتەوە مامەڵە نەکا ڕەنگە دەوڵەمەندبوونەکەی مەغروری بکات سەرکردەیەک لە ئاستی جەنگ و تێکۆشان و خەبات و ڕوبەڕبوونەوەدا ئەگەر ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پیادە نەکا بەڕاستی تووشیەوە دەبێ هەموو ئەمانە دەبێت تەفسیرێک بوو بۆ ئاەتەی کە پەروەردگارمان دەفەرمێ وەلەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە کەواتە گەورەی و گرنگی پێغەمبەر یان ئیسلام لەوەدایە بەڕاستی کە هیچ بوارێک نییە لە ژیانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بوونی نەبێت کە ئەمە بەڕاستی پەیامێکی زۆر گرنگە هەر ئەمەیە بەڕاستی کە ئێمە توانیومانە و دەڵێن لە عیبادەتا کون ڕەبانیەن هەمووان عەبدی پەروەردگار بین لە دنیادا بۆ ئیقتیداکردن و چاولێکردن و شوێن پێڵگرتن کون محەممەدیەن ئێمە دەبێ محەممەدی بین و چاومان تەنها لە محەممەد پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام هەر گەورەی محەممەد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی کە ئێمەی وا لێ کردووە ئاتاجی هیچ کەس و هیچ سەرکردەیەک نین بەڕاستی ئێمە پێویستمان بەوە نییە لە بوارێکی سیاسیدا یان بازرگانیدا ئابووریدا هیچێک لەمانە دەمودەست بەرین بۆ خەڵکێکی دیکە و معجب بین بە کەسانێکی دیکە بۆ چونکە تەنها ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم کە بەڕاستی ژیانی بۆ ئێمە بە جۆرێک سەرمەشقە کە جێگای خۆیەتی ئەمڕۆ بەتایبەتی یعنی لە هەرێمی کوردستانە کە ئەو واقعە تازەیە هاتووەتە پێشەوە هەوڵ بین خوێندنەوەیەکی زۆر ورد بۆ ژیانی پێغەمبەری ئازیز بکەین عەلەیهی سەڵات وسەلام کە بۆنی پێغەمبەری خوا لە زانکۆکانمان بێ بۆنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بازارمان بێ ئەخلاقی پێغەمبەری خوا لە مامەڵ و هەڵسوکەوتەکانمانە ڕەنگ باتەوە هەموو لایەکمان بە جۆرێکی دیکە ئومێد دەکەم وا مامەڵە بکەین لە زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ئێستا پێغەمبەری خوا گەشتێ بکات بۆ هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەی هەولێر یان سلێمانی داببەزێ ئاخۆ چەندێک لە ئێمە ئامادەین ببینەوە ماڵەکانی خۆمان ئاخۆ چەندێک لە ئێمە پێغەمبەری خوا دەناسینەوە و دەمان ناسێتەوە ئاخۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شانازی بە چەندێک لەم براو خوشکانەیەوە دەکات کە لە هەرێمی کوردستانە هەن کە ئەم پرسیارانە بەڕاستی لە هەموو کاتێکدا بۆ ئێمە گرنگە کە بیکەین لە خۆمان هەتا بیسەلمێنین کە ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله تعالی علیه و آله وسلم بەڵێ مامۆستا ئیبراهیم ئەگەر قسەیەکمان بۆ بکەی لەسەر گردبوونەوەکەی ڕێپێوانەکەی دوێنەی پارێزگای هەڵەبجە کە توانین بڵێ نمونەیەکی جوانی دەربڕینی سۆز و وەفا بوو بۆ پەیامبەری ئیسلام ئەو گردبوونەوەیە چۆن با بڵێن ڕێکخرا و ئامانجەکان و وەروەها ببورن خەلەلێکەیە بە دەنگی ئێرە دێتە لای من دەنگ بەداخەوە ئەو ڕیکلامی بەڵێ مامۆستا دیارە دەنگی من بەباشی نەگەشتە لای تۆ جاری یەکەم پرسیارەکەم دووبارە دەکەمەوە قسە لەسەر ڕێپێوان و یاخود گردبوونەوەکەی دوێنێ بکەین وەکو ڕێزوەفایەک بۆ پشتگیریکردن لە پەیامبەری ئیسلام لە پارێزگای هەڵەبجەکەوە توانم بڵێم هاوڵاتیەکی زۆری پارێزگای هەڵەبجە بە مسلمان وەروە هەندێکیشکەوە ئاینی جیاوازیان هەبوو کە لە هەڵەبجەیە فرعینیەک هەیە ئەوانیش بەشدار بوون وەکو ڕێزوەفایەک بۆ پەیامبەری ئیسلام ئەو گردبوونەوەیە چۆن ڕێکخرا وەروە ئەگەر قسەیەکمان بۆ بکەی لەسەر ڕێپێوانەکەی دوێنەی پارێزگای هەڵەبجە مەڵەکردنە کە بەڕاستی ئەم واقعە تازەی کاتۆتە پێشەوە ینی زۆر گرنگە ئەم ئاگامان لەوە بێت کە ئێمە وەکو مسلمانان یەکەم برایەتی و یەکڕیزی لە نێوانی خۆماندا چڕ بکەینەوە کە ئێمە ئومەتی پێغەمبەرگیانین صلی الله تعالی علیه وسلم زۆر پێویستمان بەوە هەیە کە براو تەبا بین بەڕاستی ئەگەر براو تەبا نەبین
ئەو ڕۆ بەتایبەتی لە گرفت و قەیرانەکاندا ناتوانین زاڵ بین چونکە پێغەمبەرگیان صلی الله تعالی علیه وسلم زۆر خەمی ئومەتەکەیەتی سبحان الله لە مەسەلەی خواردن و سەرسفرەدا دەفەرمێ كلوا جميعا ولا تتفرقوا لە نێو ماڵێکدا ئەگەر تەفرەقە هەبێ بەرەکەت نامێنێ بۆیە ئومەتی پێغەمبەرگیان عەلەیهی سڵات وسەلام بانخوازان سەحوەی ئیسلامی و بێداربوونەوەی ئیسلامی پێویستە کاتی ئەوەیە بەڕاستی کە ئێمە إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون فاتقون كالله جل جلاله خالق معنا پێویستە تەنها و بپەرستین خاڵی یەکەم خاڵی دووەم نەیاران و دوژمنانی ئێمە بەڕاستی کێشە و گرفتیان لەگەڵ پەیام و پەیامبەردا هەیە پێشەوەی گرفتیان لەگەڵ مسلمانانە هەبێت کە ئەمە پەیامێکی گرنگە بەڕاستی هەموو لایەکمان پێویستە بزانین و ئەگەر پێغەمبەرگیان صلی الله تعالی علیه وسلم ئێستا بە تایبەتی یعنی باش حاڵی بین کە دژایەتیکردنەکە بۆ شخصی پەیامبەرە و بۆ پەیامەکەیەتی ئەمە خاڵێکی دیکە ڕووی ڕاستەقینەی دوژمنانمان بۆ دەرکەوت ڕووی ڕاستەقینەی ئەو کەسانی کە ئیدعای ئیسلامەکەن یاخوان بە مسلمان دەزانن دەرکەوت لەوەی لێرە و لەوێ کە ئەوانە کێن خاڵی چوارەم کە گرنگە لێی بە ئاگابین ئازادی و ڕادەربڕینە کە بەڕاستی مافی مرۆڤ و ئازادی و ڕادەربڕین یەک پارچە درۆیەکە بەڵێ زۆر باشە دیارە بەڕاستی سەبارەت بەوەی کە دوێنێ لە هەرێمی کوردستانە الحەمدولله لە پێش هەڵەبجەوە لە پێنجوێنی دڵگەشەوە بەڕاستی لە ڕانیەی دەواازەی هەمیشە زیندوو ڕاپەڕینەوە لە هەولێرەوە پاشانیش لەگەڵیاندا لە هەڵەبجەی پایتەختی خواناسانەوە الحەمدولله بەڕاستی ئاوێک بە دڵی مسلماناندا کرا هێز و ورە و تینێک بۆ مسلمانان گەڕایەوە بەڕاستی چین و توێژەکانی ئێمە لەگەڵەوەی کە گرفت و قەیران زۆرن بەڵام ئەوەی کە دوێنێ بینرا بەڕاستی پیر و بەساڵاچوان نەخوێندەواران شوان و کاسبکاران تەنانەت بازار و بازرگانان لە کاتەدا کە گەرمەی ئیش و فستیڤاڵی هەنار و هەموو ئەوانەیە بەڵام بینیمان هەڵەبجە یەک پارچە هەمومان محەممەدین هەڵەبجە بەڕاستی پەیامێکی دیکەی بەخشیەوە بە مسلمانان ئەویش ئەوەیە کە ئەم ئومەتەیە پێویستە بەڕاستی زیندوو ببێتەوە پێویستە ئەم ئومەتەیە هەموو چین و توێشەکان پێکەوە هەموو ئاستەکان پێکەوە وریا ببینەوە بێدار بینەوە کە ئێمە دینمان لە خەتەرایە کە دینمان کەوتە خەتەرەوە ئیتر ئەو کاتە حیفزی نەفس مانایەکی بۆ نامێنێ حیفزی ئەخلاق مانایەکی بۆ نامێنێ کە ئەم پەیامەی زۆر گرنگە بەڕاستی پێویستە مسلمانان لە هەرێمی کوردستانە لێی بە ئاگابین کە هەرێمەکەمان خاوەنی قەیرانی فەقیریە بەڕاستی کە بەڕاستی چۆکی بە مسلمانان ینی زۆری بۆ مسلمانان هێناوە بۆ هەژاران هێناوە بۆ کاسبکاران هێناوە قەیرانی نەخوێندەواریە و قەیرانی ستەمە بەڕاستی تا قوڕقوڕاگەی خەڵکی هاتووە بەڵام لەگەڵەوەشدا خەڵکی هەر بە جۆرە لە جۆرەکان زانیوتی چۆن مامەڵە دەکات لەگەڵ واقعا بەڵام کاتێک کە حیفزی دینمان کەوتە خەتەرەوە کاتێک کە هێڵی سوورمان بەزێنرا کە پێغەمبەری ئازیز صلی الله تعالی علیه وسلم قورئانە ئەو کاتە بەڕاستی مسلمانان تەزحیە و قوربانی دەدەین بە نەفسمان بە ماڵمان بە ئیشمان بە کار و کەسابەتمان بە هەموو شتێکمان بۆ چونکە ئێمە حیفزی دین یەکەمە ئەگەر دینمان پارێزراو نەبێ ئەگەر عەقیدەمان پارێزراو نەبێ ئەگەر ئەخلاقمان پارێزراو نەبێ دڵنیابن هەموو شتێکی دیکەمان دەکەوێتە خەتەرەوە بۆیە لە هەرێمی کوردستانە پەیامێکی زۆر گرنگ ئاراستەی سەرجەم هاوڵاتیان و سەرجەم مسلمانان و سەرجەم ڕێکخرا و سەرجەم ئەحزاب دەکەم ئەویش ئەوەیە گەر ئەم قەیرانە سیاسیە قەیرانی نەخوێندەوارکردنی خەڵک و داخستنی دەرگای قوتابخانەکان و نەدانی مافی مامۆستایان و فەرمانبەران بەردەوام بێ ستەمی لێبڕین و لێدزین بەم جۆرە بەردەوام بێ دڵنیابن ساڵێکی دیکە گەرە و دەسەڵاتە بەم جۆرە بەردەوام بێ لە نێو ماڵەکاندا دەست بۆ شەرەف و نەموسی هاوڵاتیانە بە دڵنیابن لە نێو ماڵەکانیشدا ئەوەشی هاوڵاتیە شتێکی هەبێ دەستی بۆ دەبا بۆ چونکە هیچ مانا و پێناسەیەک نەماوە بۆ بەڕاستی بۆ حکمڕانی و بۆ کەیفیەتی حکمڕانی لە هەرێمی کوردستانە کە ئەمەش زۆر گرنگە بەڕاستی هەموو لایەکمان لە بەرامبەر ڕاوەساندنی ئەم زوڵمەدا لە بەرامبەر ڕاوەساندنی ئەم بێڕێزانەدا لە بەرامبەر ینی دزین و قۆرخکاری و سامانە میلەتە برنەدا ئەمە بەڕاستی زەنگێکی مەترسیدارە کە ئاشتی و ئارامیمان لە کەدار دەکات کە ئەمە زۆر گرنگە لە حب و خۆشەویستی پێغەمبەردا عەلەیهی سڵاو وسەلام بزانین کە پێغەمبەر بۆ چارەسەری ئەم گرفتانە هات زۆر باشە مامۆستا دوا پرسیار دەکەم گەر بە کورتی وەڵام بیتەوە تا چەند گرنگە مسلمانان لە ئێستادا کە ئەو جۆش و خڕۆش و خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەیە کە گرنگی پێدەدەن و خۆشەویستی خۆیان لەم مانگی مەولودەدا دەردەبڕن تا چەند گرنگە دوای کۆتایی هاتی ئەم مانگە ئەم خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا لە کار و کردەوەکانیاندا ڕەنگ بداتەوە و بەردەوام من لەسەرەوەی کە پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکدا لە یاد بێت
مسلمانانی بەڕێز کاتێک پێغەمبەری ئازیز وەفاتی کرد عليهەیهی سەڵات وەسەلام کە گەورەترین موسیبەت بۆ ئومەتی محەممەد المستەفا برێتی بوو لە وەفاتی ئەو بەڵام لەو کاتەدا سەیدونا ئەبوبەکر پەیامێکی ئاراستەی سەرجە مسلمانان کرد تا ڕۆژی قیامەت ئەویش ئەوەیە من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت فەرمووی ئەگەر هەر کەسێک لە ئێوە ئیسلام بوون و سەحابە بوون و هاوڵ بوونی هەر کەسێک لە ئێوە مسلمان بوونی ئەگەر وابەستەیە بە حیاتی شخصی پێغەمبەرەوە بە نەفسی پێغەمبەرەوە ئەوە نەفسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆحەکەی لە ژیانی دنیادا دەگەڕێتەوە بە لای پەروەردگار و جەستەکەیشی لە نێو خاکدا پارێزراوە و واتە وەفات دەکات مردن بۆ ئەویشە بەڵام چی ئەڵڵا دەپەرستێ کەواتە ئێمە ئومەتێکین بەڕاستی عیبادەتمان و شوێن پێڵگرتنمان تایبەت نییە بە مانگێکەوە ڕاستە إلا تنصروه فقد نصره الله محتاجی سەرخستنی پێغەمبەری خوا چین ئێمە یا ڕەسوول الله ئێمە محتاجی ڕەسوولان یان ڕەسوول الله محتاجی ئێمە محتاجی پێغەمبەرین ئێمە محتاجی ئیسلامین یا ئیسلام احتاجی ئێمە احتیاجی ئیسلامین ئەگەر ئیسلام نەبێ ئێمە پارێزراونین کەواتە ئیسلام و ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم ئێمە دەپارێزێ نەک ئێمە ئیسلام پارێزین ئەوە زۆر گرنگە بەڕاستی نەیکەین بە منەت بەسەر ئیسلامەوە بڵین هیچمان نییە ئەڵڵاوەتەوە قسە دەکەین خۆپشاندان دەکەین ئەوە ئەڵڵا پاراسیوتی و دەیپارێزێ بەڵام بۆ حیفزی دینمان بۆ عیبادەتمان بۆ ئەخلاقمان بۆ تێکنەچوونی شیرازەی کۆمەلگامان بەڕاستی گرنگە ئەم وەرزانە بەرداوام پێ ببەخشین پێویستە هەمیشە بەهار بێ لای مسلمان بۆ چونکە قورئانمان هەیە پێویستە هەمیشە گەرم و گوڕ بین ئێمە چونکە ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم پێشەوا و پێشەنگمانە ئەو پێغەمبەرە ئازیزەی کە لە نێو گۆڕەکەشیدا خەمی ئومەتەکەیەتی ئەو پێغەمبەرە ئازیزەی کە شەفاعەت و دوعای گەورەی بۆ ئومەتەکەی هەڵگرتووە بەڕاستی گرنگە ئومەتەکەی پێغەمبەرگیانیش عەلەیهی سڵاو وسەلام ساڵ 12 مانگە شەو ڕۆژ لە هەموو کاتەکاندا ئومەتی پێغەمبەر بین صلی الله تعالی علیه وسلم ئومێد دەکەم هەمیشە کوردستانمان ڕازاوە بێ بە سونەتەکانی ڕەسوول الله هەمیشە خزمەتکاران و سەرخەرانی ڕێگا و ڕێبازی ڕەسوول الله سەرکەوتوو بن نەیاران و دوژمنانی ڕەسوول الله ئین شاء الله الله فەرموویەتی ئین شانئەکە هو الأبتر ئومێد دەکەم کوردستانمان هەمیشە ڕازاوە بێ بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەرگیان صلی الله تعالی علیه و آله وسلم زۆر سپاس بۆ مامۆستا ئیبراهیم نێرگزە جاڕی زانایانی لە ئەڵەبجە و لەگەڵمانە بووی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت ڕووناکی و جوانی و بۆنی خۆش بە مۆجزەی یۆپاک بەدیدێت پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی
باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسلی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە، ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئاستان بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەوت. بەپێی پێشبینیە کەشناسیەکان لە چەند ڕۆژی داهاتوودا شەپۆلێکی بارانبارین ڕوو لە عێراق و هەرێمی کوردستان دەکات. سادق عاتیە کەشناسی دیاری عێراقی بڵاوی کردەوە لەمڕۆ ئاسمانی بەشێک لە شارەکانی عێراق هەور دەبێت و لە ڕۆژانی داهاتوودا شارەکانی نینەوە ئەنبار و شارەکانی هەرێمی کوردستان بارانبارین دەست پێ دەکات. سادق عاتیە دەڵێت بەپێی پێشبینیەکان لە ناوەڕاست بۆ کۆتایی ئەم هەفتەیە بارانبارین چڕتر دەبێتەوە پلەکانی گەرماش زیاتر ڕوو لە دابەزین دەکەن بەتایبەت لە ناوچە شاخاویەکاندا. بە بەراورد بە ساڵانی ڕابردوو وەرزی بارانبارین دواکەوتووە بەو شێوەیە پێشبینی دەکرێت ڕێژەی بارانبارین ئەمساڵ کەمتر بێت لە ساڵانی داهاتوو. حکوومەتی هەرێمە ئاشکرای کرد بۆری هەناردەی نەوتی هەرێم کراوەتە ئامانج. ئەمەش بووەتە هۆی ئەوەی پرۆسی هەناردەی نەوتی هەرێم بوەستێت. جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان بە توندی کردەوەی تیرۆریستی بە ئامانجگرتنی بۆری هەناردەی نەوتی هەرێم سەرکۆنە دەکات و پێی وایە ئەم جۆرە کردەوانە دۆخی هەرێم و ناوچەکە زیاتر ئاڵۆز دەکات. جوتیار عادل ئەوە شوێخاتە ڕوو حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک ڕێگە نادات هەڕەشە لە بەرژەوەندیەکانی بکرێت و دەست بۆ قوتی خەڵکی کوردستان ببرێت. لێکۆڵینەوەش بۆ ئاشکراکردنی ئەنجامدەرانی ئەو هێرشە بەردەوامە. ڕاگەندراوەکەی حکوومەتی هەرێم لە کاتێکدا ماڵپەڕی فۆرات نیوز نزیک لە پەکەکە ڕاگەندراوێکی هێزەکانی پاراستنی گەل هەپەگای بڵاو کردەوە. تێیدا هاتووە هێزەکانیان لە بەرواری 28 ئەم مانگە لە دژی بۆری نەوتی بۆتاش لە هەرێمی باکۆکی سەربەشاری مێردینی باکووری کوردستان چالاکیەکی سەرکەوتویان ئەنجامدا و بۆری نەوتەکە بە تەواوەتی لە ناو چووە. حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 25 ملیۆن دۆلاری وەک شایستە داراییەکانی مانگی ئەیلولی ڕابردوو داوەتە پێشکەشی 2 کۆمپانیای بیانی کردووە. پێگەی یاهۆ فایناس لە ئازاری کۆمپانیای شامارانی کەنەدی بڵاوی کردەوە کە بری 16 ملیۆن دۆلاری وەک حەقدەستی کارکردنی مانگی ئەیلولی ئەمساڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە. کۆمپانیاکە ڕایگەیاندووەکە و بڕەپارەیە 5 ملیۆن و 400 هزار دۆلاری وەک پوختەی داهات بۆ کۆمپانیای شامارانی کۆمپانیایکی پەرەپێدان و دۆزینەوەی نەوتیە کە خاوەنداریەتی 127 کارەکانی بلۆکی ئەتروش دەکات. لەلایەکی ترەوە کۆمپانیای گۆڵف بیستۆنیش ئاشکرای کردووە کە بڕی 9 ملیۆن و 900 هزار دۆلاری وەک حەقدەستی فرۆشی نەوتی شێخان بۆ مانگی ئەیلول لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە. سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردەوە عیزەت دووری کەسی دووەمی ڕژێمی بەعس لە نەخۆشخانەیەکی هەولێر کۆچی دوایی کردووە و حکوومەتی هەرێمیش ڕەتی دەکاتەوە. ڕۆژنامەی ئەخبار خەلیجی عەرەبی بڵاوی کردەوە
بەپێی چەند زانیاریە کە لە کەسە نزیەکانی عیزەت دووری وەرگیراوە. خودی عیزەت دووری لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر کۆچی دوایی کردووە. ڕۆژنامەکە ئاماژەی بەوە داوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش زانیاریان لەبارەی بوونی عیزەت دووری و چارەسەر وەرگرتنی لە نەخۆشخانەیەکی هەولێر هەبووە. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیش با لێدوانێکی کورد ئەو هەواڵە ڕەت دەکاتەوە. هەواڵی کۆچی دوای عیزەت دووری لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێر لە کاتێکدایە کە پێشتریش چەند جارێک باز لەوە کراوە ناوبراو لە هەرێمی کوردستان خۆی حەشارداوە. بەڵام هیچ کات بەرپرسانی هەرێمی کوردستان هیچ کام لەو زانیاریانیان تا ئێستا پشتڕاست نەکردوێتەوە. ژمارەی قوربانیانی بوومەلەرزەکەی تورکیا بەرز بوویەوە بۆ 17 کەس 17 گیان لە دەزان و 600 بریندار و لە یۆنانیش تەنها 4 کەس بریندار بوو. ناوەندی بەڕێوەبردننی کارەسات و باری بەپەلەی تورکیا ڕایگەاند ژمارەی قوربانیانی بوومەلەرزەکەی ئەزمیر بەرز بووەتەوە بۆ 17 گیان لە دەستدان و برینداربوونی 710 کەس و بەردەوامیشن لە گەڕان لەژێر دینا ڕووخاوەکاندا. درنگانی ڕۆژی ڕابردوو بە گوڕی 6.6 بوومەلەرزەیەک شاری ئەزمیری تورکیا و دوورگەی سامۆسی یۆنانی هەژاند و سۆنامیەکی نیمچەییشی لێکەوتەوە. فەخرەدین کوجا وەزیری تەندروستی تورکیا بڵاوی کردەوە 38 ئۆتۆمبیلی فریاگوزاری و 35 تیمی پزیشکی و هەلیکۆپتەر ڕەوانەی شوێنی بوومەلەرزەکە لە ئەزمیر کراون. بەپێی هەواڵەکانیش لە سامۆسی یۆنان بەهۆی بوومەلەرزەکەەوە تەنها 4 کەس بە سووکی بریندار بوو. تا ئێستا لە ئەمریکا زیاتر لە 8 ملیۆن دەنگدەر بە شێوەی پێشوەخت لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا دەنگیان داوە. بەپێی ئامارێک تا ئێستا 8 ملیۆن و 416,541 دەنگدەری ئەمریکی لە ڕێگەی پۆست و نامەی دەنگیان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی داوە کە بڕیارە نێوەڕاستی ئەم هەفتەیە بەڕێوە بچێت. هەرێکە لا ویلایەتەکانی فلۆریدا و کالیفۆرنیا و تێکساس لا پێشەوەیە ویلایەتانەدا کە زۆرترین دەنگدانی پێشوەختی تیاندا دراوە. بەپێی زانیاریەکانیش نزیکەی 91 ملیۆن دەنگدەر لە سەرانسەری تورکیا داوایان کردووە لە ڕێگەی پۆستەوە دەنگ بدەن. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریبینەکانی ڕۆژمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لای هاوکارانمان لە پەیامی ڕۆژ. بۆ دوایین زانیارەکانی ڕۆژ دەچینە لای تۆڕی پامنێرمان سەرەتا دەچینە پارێزگای دۆک پامنێرمان ئەمجد وەردەگرین ئەمجد سڵای خوا لەوێ دوایین زانیارەکانی پارێزگای دۆک چین. ئەمجد گوێت لە دەنگی ئێمەیە سڵای خوال دەبێت دوایین زانیارەکانی پارێزگای دۆک چین ئایا لەوێ هیچ چالاکیەک بۆ پشتیوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەردەبڕێت و هیچ چالاکیەک ئەنجام دەدرێت لەوێ؟ بەڵێ بەڵێ بەڵازان دەچینە بڕگەی کەشوهەوا تاوەکو و پامێرەکەمان ئامادە دەبێت زانین ئەمڕۆ پێشبینەکانی کەشوهەوا چین و بە گوێرەی پێشبینیەکان بێت لە عێراقدا شەپۆلێکی بارانبارین بەڕێوەیە بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەردا تۆپێکەوە بینەری دەبین.
بەڵێ ئازان دەچینە لای هاوکارمان هاوار لە گەرمیانەوە هاوار سڵاوت لێبێ و دیارە دەچینەوە دهۆک جارێک لایە هاوکارمان ئەمجد لە دهۆک ئەمجد سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە دهۆک چین و بە دیاریکراویش دەمەوێ و پرسیارت لێ بکەم لەوێ لەسەر قەدەغەی نەبەستنی یاخود فەرمانی بەستنی ماسک و دەمامک هیچ کەسێک سزا درراوە یاخود لایەنە پەیوەنددارەکان و ڕێکارانیان گرتووەتە بەر لە پارێزگای دهۆک. بله وەکو دیارە وەزارەتە ناوخۆ چەند ڕێنما دەرکرینە بۆ هەندێک و بژین خەڵک پێگیریە پڕێنمایان تەندروستی بکات بۆ هەندێ خۆش بژین ئەو ڕێکارێن تەندروستی و ئەو ڕێنمایان تەندروستی کو بخۆ پاراستنش ڤایرۆسێ کۆرۆنایە ئەنوکەل سەرانسەری هەرێما کوردستانە تێنە بجهینان لە پارێزگا دهوکێ ڕێڤەبەریە هاتنۆ چوونە پارێزگا دهوکێ مای هەفتیە بۆریدا ماوەی سێ ڕۆژاندا مەفرەزە دانابوون مەفرەزێن بژین مەفرەزێن گەڕۆکژی مەفرەزێن دیترژی دانابوون بۆ هەندێک و هۆشداریە شۆفێران بکەن ماوەی سێ ڕۆژاندا ئەف مەفرەزت هەت بەردەوام بوون و هۆشداریە شۆفێران هاتەکردن کو ئەگەر هات و ماسکی نەهێتە گرێدان دێ ڕیپری سزایên یاسایی بن لەو ماژی ڕێڤەبەری هاتنۆ چوونە پارێزگا دهۆکێ بژین پشتی سێ ڕۆژان ئاگەهدارکردنا شۆفێران نهاد بێژیتن ئەم دێ دەست پێکەن یعنی دوێ هەفتەیەدا دەست پێکەوە هەفتەیە دێ دەست پێکەن کو هەر مەفرەزێکە بهێتە دانان یا گەڕۆک بیت یان هەر بژین دەمێن پۆلیسên هاتنۆ چۆنێت ئەرکی دابن هەر شۆفێرێکێ ماسک نەگرێدا بیت دێ بهای 5,000 دینار هێتە سزادان ئەvە دەمێکیدا کو بژین بارێ ئابووری هەرێما کوردستانê بژین هەرێما کوردستانê ڕەوشەکە ئابووریە خراپدا دەرباز بیت و بژین فەرمانبەران کێشە موچە هەیە ji ber ku du mehan carekî yan zêdetir موچە تێتە دابەشkirin ev çende bûye cihê dilgiranî û cihê nîgeraniya hevwelatiyan sosyal medyayê da bi taybetî torên civakî da بژین خەلکێکی ناڕازیبوونا خول سەرێ بڕیارە هاتوچا دهوکێ دیار کرد بژین خەلک ینی پرسیارەوەی چەندێت کرد ئەرێ ینی خەلک بژین وی بەهای ئان وی سزای وی پارێشکی وەبینیت دەتە هاتوچۆیە یعنی ئەم وەکو ئەم زانین ژی وەکو مە گوتی دو مەهان زدەترە دو مەهان جارێکێ موچەت هێدا دابەشkirin ji ber hêndê jî dabەşnekirina موچەی کارتێکردن بازارê jî kiriye دابشنکردنا موچه و نبونا دلیوین کاری و نبونا بازاری نبونا لوینا بازاری اوه همی بوینه اگر که روشا حوالاتیان روشا یعنی روشا آبوری حوالاتیان روشا که دجوار بیتن جبرندش یعنی بجیم جه دلگرانی حوالاتیان با اف بریارا هاتو چا دهو که هر کسی که ماسکی نگیرده ده بهای 5,000 دیناران هیتا سزادان اوه دمکی ده که پیشتر جی یعنی شوفرین دهو که حوالاتیان بگشتی یعنی تیبینی زول سر بجین سر سزاین هاتنو چونه هبونش برکو هندک شوفر وکود بجین هندک ترومبیل هندک حوالاتیان به چندهان میلیون دینار سرن وکو سزا یعنی اوجی بیت بارگیرانی بوانا و بیت اگر هندکو بجین یعنی گلک بجین اف معاملین وان معاملین و گوهستنا ترومبیلا یان کرینو فروتن یان حتی دو مایی که اف بجین زحمت کویج بر هنده یعنی شوفر هر دم تخوازن که بهاین سزاین اف سزاین کل سر سزاین سرپیچی یان هاتو چوه بهنه کم کرن لی بجین وزارت آن افخوه تانو که و ریوبری هاتنو چنا دو که تانو که نهاتین از سرخط السروی بابتی جبرندش یعنی وەکو مە گوتی ڕێڤەبەری هاتنۆ چوونە دووکێت بێژیتن ئەم دێ دەست پێکەین هەر شوفێرێکی مەفرەزان دێدانین یعنی ژبلی و پۆلیسن هاتنۆ چوونە ئەبێت ناو بازاری داوت ناو جادەیاندا کارتکەن ئەوانە ژی دێ مافێ هەندەیە بیت و
بژین شوفێران سزادان لێت گەل هەندێک ژی بژین مەفرەزەل سەرانسەری پارێزگا دوو کێنەدانان هەموو قەزان دهوک و زاخ و ئاکری ئامێدی هەموو جهەکی مەفرەزە هێنەدانان دەواازن باژێرا ئەو جهێن و بژین ینی دەواازن باژێران جهێن و هاتنو چونا شوفێران ناوبەرا بژین هاتو چون ناوبەرا قەزان ژیدا ئەلوارا ژیدێ مەفرەزە هێنەدانان و هەر کەسێکی سەرپێچێ بکات دهێتە سزادان بەێ ینی ئەvە دوماهەیەک زانیاری بوون دوماهەیەکی نیاتی بوون لە پارێزگا دهوکێ وەکو me gotiye ینی بێت ڕۆژە ئێکشەمبی کانکۆ سوباهی سپێدێ ev biryara hevkevîte barê cibecekirine û mefrezên hatûçûyê bêhnedanan û her kesekê ku yanî her wekû şofêrekê ku maskî negirê dabîtiyan jî ew bar helgirin ku bijin eger sayiq teksî bêtiyan jî eger her bijin trombêleka taybet jî bît eger ew neferên gel da jî maskî negirê dabît dihêne sizadan. زۆر سپاس بۆ پەیامێرمان ئەمجد ئوبەید لە دۆکۆ لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکان. وڵایزان بۆ زیاتر قسەکردن لەسەر بابەتی بەستنی ماک سوودەکانی زیانەکانی یاخود ئەو ڕێکارانێکەوە پێویستە هاوڵاتی چۆنیەتی بەکارێنانی ماسک کاتەکانی ماسک و شوێنانەی کەوا دەبێت ماسکیان لێ ببەستێ لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوە لە کۆرۆنای لە کۆڤید ڤایرۆسی کۆرۆنا لە کۆڤید 19 حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێکاری کردوتە بەر لە تازەترین ڕێکارەکانیا بەشێک لە ئابرووناسان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆسەی خۆپارێزی لە کۆڤید 19 پرۆسەی خۆدۆڵەمەندکردن بە کۆڤید 19 دەست پێ کردووە کۆمەڵێک بڕیار دەردەچێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی یاساییەوە هەتا بەم قاڕنە لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر فەرق هەیە لە جۆنیەتی چێ بەجێکردن و چێ ڕێکاری یاساکان بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر عوسمان جەمال پزیشکی پسپۆڕی نەخۆشیە درمەکانمان کردووە کە ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک دکتۆر بەخێر بێی زۆر تەمانە من بابەتە زۆر پرسیار و زۆر قساڵێک بە دیاریکراوی ڕاستەوخۆ چمە سەر قەرارێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە تێیدا دەڵێ هەر شۆفێرێک ماسک بەکارنێنێت ماسک نەبەستێت بە بڕی 50,000 غەرامە دەکرێت لە کاتێکە هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە ئەگەر شۆفێرەکە خۆی بەتەنها بێ یا خۆت شۆفێرێکی کەوا با بڵێن تەکسیەکان یاخود پاسەکان کە خەڵکی تر لەگەڵ خۆیان سەردەکەون ئەم بڕیارە لە ڕووی تەندروستیەوە تا چەندێک زانستیە یاخود هەڵی تێدایە کە شۆفێرێک بۆ نمونە من خۆم ئۆتۆمۆبیل دەخورم بەتەنها چێ زەڕورە لە ڕووی تەندروستیەوە من ماسک بەکاربێنم بەڵێ سەرەتا زۆر سپاس ڕاستەکەی پێش وەڵامدانەوەی پرسیارە حەز دەکەم بۆ ڕوونکەمەوە بەڕاستی ڕێنمایی و یاسا هەر خۆی لە خۆیان لەم هەر ئێمە هەر خۆی لە خۆیان لە قەیرانایە بەڕاستی بۆچی چکە هەر لە سەرەتاوای ئەمە ڕێنمایی و یاسا هەیە لە هەولێر جێبەجێ ئەکرێت لە سلێمانی وجودی نیە لە سلێمانی ڕێنمایی هەیە لە هەولێر وجودی نیە بۆی حل لە سەرەتاوە بەبدەر لەوەی کە مەسەلەی کۆڕۆنا و مەسەلەی ماسک بەستن دەرکردنی ڕێنمایی جێبەجێکردنی ڕێنمایی خۆی لە قەیرانایە یعنی بۆ نمونە ئێستا پرسیارێ بکەین لە بەڕێوەبەری گشتیات و کوێی سلێمانی هەچ شۆفێرێک ماسکی نەبەست پێ 50,000 غەرامەیە کێ بۆ جێبەجێەکە من ئێستا هاتم لە چەندین فیلکە ئەسڵەن هەر پۆلیسی هاتوشێتیانە بوو یعنی نیوە مانگرتنێک هەیە نیوە سیستێک هەیە لە داوامکردنی خودی داوامکردنی یاسایی خۆی کە بە ڕۆژانە ئەکرێ اینجا چجا ئێستا تۆ مەفرەزەتدا کێ بۆ دەکانی و پرسیارە لە خۆیەکە من کێ بۆ تەنفیزەکەمە ئەو مەفرەزانە کیان کە دانیشن کە خۆی دوو مانگە موچەی وەرنەگرتووە کێ ئامادەیە لەسەر جادە بۆستێ باین تا ئێوارە 50,000 کۆکاتۆ لە هاوڵاتیان ئەمە خۆی پرسیارێکە ئەگەر پێێنە سەر پرسیارەکەی جەنابەت لە ڕووی زانستیەوە ئەم بڕیارە دوو ڕەهەندی هەیە یان دوو هەڵی گەورەی تایە ڕەهەندێکیان ئەوەیە ئەم بڕیارە کێ دەری کردووە بە چی یاسایە دەرکراوە یاسای غەرامە بەڕاستیە چەند من پسپۆریم لەبوارە بەڵام دیارە هەموو یاساکی غەرامە و سزادان ئەبێ جهێتێکی تەشریعی دەریکە ئەو جێتە تەشریعیش بەفرۆزە بە یاسای پەرلەمان دەرچێ یان بەلای کەمەوە ئەنجومەنی پارێزگا کە پەرلەمانێکی بچووکە لەو پارێزگایە ئەو ڕێنمایی دەرکە یعنی وەزیری ناوخۆیان بەڕێبەری گشتیەک یان وەزارەتێک لە خۆی 20,000 بۆ پیادە و 50,000 بۆ شۆفێر بەچی ئەساس یا بۆچی 50,000 بۆ 40,000 نەبوو بۆ 30,000 نەبوو بۆ 100,000 ئەرکی وەزارەتی تەندروستی نییە تاوەکو وەزارەتی ناوخۆ لای کێشەکە ئالەوە بۆیە من سەرەتا ئاماژەم پێکرد دەرکردنی بڕیار دەرکردنی ڕێنمایی تەندروستی بێ ڕێنمایی بواری تر بێ هەمووی لە قەیرانایە
بۆ نمونە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی ئەوەی دەرکردووە ڕاوێژی کردووە بە پسپۆرانی تەندروستیان لەگەڵ وەزارەتی تەندروستیە دانیشتووە ئیستەش لە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەستنی ماسک حەسم نەکراوە یعنی بڕیاری کۆتایی نییە بڵێ بەستنی ماسک ئەبێتە هۆی کەمبوونەوەی توشبوون یان بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا ئێستش لە سایتەکە دەریکە خاڵێکی حوتەمان هەشتەمە لە کۆتاییە باسیەکە ئەڵێ بەستنی ماسک بۆ چەند چینێک دیاری کردووە کارمەندانی تەندروستی ئەوانەی کە لە خستخانەکانە کارەکەن ئەوەشیکە کۆنتاکتێکی ڕاستەوە خۆی هەیە لەگەڵ کەسێکی توشبووە یان لە ماڵەوە یان لە شوێنەکە گرنگی ئەیادیان خزمەتی کەسێکی توشبووە کە ئەوانن یعنی دوو چینی دیاری کردووە بۆ بەستنی ماسک هەر خۆی لەسەر تاوە ئەڵێ هەتا ئێستا لە ڕووی زانستیەوە بە تەواوەتی ساغ نەبووەتەوە کە بەستنی ماسک وەکو بڕیارێکی سەرتاسەیی دەرچێت هەموو هاوڵاتیە بە ماسک بەستی بەس لەگەڵەوەشە چەندی جاش دووبارە کردوێتەوە پابەتبوون بە ڕێمایە تەندروستە گشتیەکان پاک و خاوێنی گشتی دەشتن زوو ماسک بەستنیش خۆی لە خۆیان هینی خۆی هەیە بەڵام من پرسیارێک لە وەزارەتی ناوخۆکەم تۆ هەموو ڕۆژێ چوار بوونشە هاوڵاتی عەرەب خۆیەکە بە سلێمانی و هەولێرە بڵاو بنەوە بەسەر ڕێستۆرانتەکانە ئەمە کۆڕنا بڵاو کاتویان هاوڵاتێکی سادەك لە ناو سیارێکە دانیشتووە بە تاقی تەنها ماسکی پێبەستی ئەتوانێت ئەو پرسیارە لە چووەکەم ئەتوانێت لە ساقێکی عەرەب 50,000 وەگرێت کە ماسکی نەبەستووە ئەمە هەمان ئەو کێشەیەمان هەیە من هاوڵاتی کوردم لەم هەرێمە کە تەحویلی ساڵانەی سیارە ئەەکەی 50,000 قیرانە 100,000 ژینگە 200 کە کۆیەکەیتەوە 500,000 بەهین بە حکومت بە بەڕاوەتیات چوە بەڵام هاوڵاتێکی عەرەب بە سیارێکی شڕەوە چەندین جار تێبینیم کردووە سیارێکی شڕە نەپاری ژینگە ئەیا سارەکەی دوو کەڵەکە لە کەرکووکەوە کە داخڵە بێ حتا سلێمانی چەندین ڕۆژەمێنێتەوە ئەگەڕێتەوە ئەم سارەی دوو کەڵەکە و ژەهرە ڕێژێ یەک پۆلیسیات و چۆ بۆی نیە لی پرسیدەوەی دێ بکە بە مخالفیش ئەڕوا ڕقەبەکەشی هەر تەزجینیە لێرە نەغەڕاوی بووە کە لە شتێک هاوڵاتێکی نازانم ئەو مافی ئەم هاوڵاتی بوونی هەیەیان ئێمە ئەنجا لێرەشە بە هەمان شێوە دڵنیام کە غەرامەش لە ئێمە ئەستێنرێ بەڵام ناتوانێت لە هاوڵاتێکی یا شۆفێرێکی عەرەب غەرامەکە بسێنێ سەکاکتۆ لە ڕووی زانستیەوە شۆفێرێک بە تەنها لە ئۆتۆمۆبیلەکەی خۆیەتی لەبەرەوەی 50,000 نەیە ماسک دەبەسێ ڕەنگە ڕێگایەکی دو سەعاتی لە ناو شار سەعات و نیوێک بسۆڕێتەوە دوایی بێتەوە ئەم بەستنی ماسکە لە ناو ئۆتۆمۆبیلێک ڕەنگە جامەکانیشی کە پسکرد بێ بەستنی ماسکەکەش تا چنێک زیانی هەیە لە ڕووی تەندروستی بۆی ئایا سوودی پێدەگەێنێ یاخود زیانەکانی زیانیشی پێدەگەێنێ ئەخر لە ڕاستە کێشەکە لەوایە ینی دەرکردنی ئەم بڕیارە خۆی وەکو باس زۆربەی بڕیارەکان کە لە هەرێمە دەرچێت خۆی لە قەیرانە دەرچێت ینی بە شێوەی زانستی دەرناچێت نازانم ئەم بڕیارە هەر خودی بەڕێوەبەری گشتیات توی سلێمانیە یان وەزیر ناوخۆ فەرمانی پێکردووە دیارە ئەو پامنیاری بەڕێزەی لە دهۆ کە باسی کرد کە لەوێش هەمان بڕیار هەیە دیارە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە بڕیارە جاگەر دەرچووە لێرە بۆ هاوڵاتیان لە سلێمانی لە هەولێر پیادە 20,000 لێرە شۆفێر 50,000 لە ڕووی زانستیەوە بۆیە ئەڵێم ئەگەر وەزارەتی ناوخۆ یان بەلای کەمەوە بەڕێبەتی گشتیات و چۆ ڕاوێژی بکردا بە کەرتێکی تەندروستی بە جێدێکی تەندروستی یان هەر بەلای کەمەوە بڕیارەکان زۆربەی ئەو ژووری ئۆپەراسیۆن بڵین ژنەی باڵای کۆڕۆنا ژنەی باڵای کۆڕۆنا تەنها یەک دکتۆری تیاژ وەزی تەندروستیە ئەویش پسپۆر نییە ڕاستە پزیشکە بەڵام پسپۆر نیە لە بوارە یعنی چەندین جار دووبارەم کردەوە چەندین پسپۆرمان هەیە پسپۆری ڤایرۆلۆژی مامۆستای زانکۆ پسپۆری ئەو بوارە چەندین کەسمان هەیە لە دەرەوەی وڵاتەوە هاتوونەتەوە دکتۆران تاو کردو ماستەریان تاو کردو شادی باڵان هەیە لە پسپۆریە ئیستش ڕاوێژیان پێ ناکەن ناخێن لە ناو لژنەی باڵاوە ئێمە بە تەمای بڕیارێکی ئاوا دەرکەین ئەم بڕیارە ڕای تۆ چییە کاگە خۆڕای وەگرە بە قسەی مەکە دوایی هەر بە کوڕایکی بە باگراوندێکت هەبێت لەسەر بڕیارەکەی خۆت زانستیان زانستی نیە خۆمە ئەمەش پارە و داهات نییە بەشی بی هەر بڵێ هەر خۆم بەشیەکەم ڕاوێژێکی پێ بکە لژنەی باڵاکە تۆزێ فراوانترکەن بە بڕیارەکەت و ڕێنمایەکەت کە دەرێکی زانستی بێت و لۆجیکی بێت و هەچ کەس هین نەکاوەکو پرسیارەکەی جنابەت کەسێک بە تەنیا لە ناو سیارێکایە بە هیچ شێوەیە نەتەندروستیە نەزانستیە ماسکێک بەستێ باکسەوە لەوانەیە زیانیشی هەبێت چکە ئەو کەسە تێکەڵبوونی نییە هەموو ڕێنمایەکانە کاتی تێکەڵبوون لە شوێنی ئەگە بەلای کەمەوە لە باشترین حاڵەتە کە پێویست بێ ماست تۆبەستی لە شوێنی قەرەباڵخە زۆر باشتی کاکتۆر کەواتە ینی ئەو پرسیارە جدیەکەیتە ئاراوە بۆچی لایانی پەیوەندیدارەکان ئەم ڕاوێژە بە دکتۆرەکان بە پزیشکە پسپۆڕەکان ناکەن یعنی چی لە پشتەوەی ئەمە تیجارەتە ئەمە کۆمپانیایەکی ماسکفرۆشی لایەنێکی پەیوەندیداریە ینی بۆ ینی زۆر سادەیە
یعنی ئەمە بابەتێکی خۆ سیاسی نییە بڵێن هەر خۆیان ڕاوێژ لەسەرکردن بابەتێکی پزیشکیە ڕەنگە تۆ زەڕورە لایەنێکی معنی بە بابەتەکە بێنی من دەمەوێت بڕێمایەک بڕیارێک بۆ خۆپارێزی لە کۆڤید-19 بدەم دەبێ ئەمە لەژێر چاودێری هەر هیچ لایەنێکی زۆر سادەی تەندروستی یاخود پزیشکێک پسپۆڕەکان بێت یعنی بۆ خوێندنەوەتان بۆم بابەتە چێ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی وەزیرەکان بۆچی لایەنێک بۆچی بۆ وا دەکەن یانیان چی سوودێک لەم بابەتانە دەبین بۆ بەم شێوە لەگە خەڵک مامەڵە دەکەن وڵای ڕاستەکەی ئەو بوتم یعنی لە سەرەتاوە هەر بڕیاردان و دەرکردنی ڕێنمایی و ئەوانە هەمووی بەڕاستی لە قەیرانە ینی بە شێوەی زانستینی هەمووی هەڵی تایە هەمووی پەلەپەلی تایە هەمووی ئیتر حیزبێکە مەسئولێکە وەزیرێکە هەمووی ئەڵێ خۆم کردم من دەریەکەم من شخصیەکەم هینێکمان بەس بۆ من منەکەوا دەکەن هەر بۆ ئەوە یعنی کێشێکمان هەیە کێشەی شخصیەکەمان هەیە لە هەموو شوێنەکە من ئەبێ من دەریکەم من ئەو بڕیارم دەرکرد من جێبەجێیەکەم ئیسش یعنی ئەو هینە نیە بەڕاستی بە دەستخۆشیەوە لە سەرەتای سەردانی کۆڕۆناوە کۆمیتێکی باشە بوو لیژنەیەکی باشە بوو هەماهنگێکی باشە بوو لە بینی وەزارەتەکان لە سەرەتاوە بەس دوایی تێکچوو بەڕاستی دوایی تێکەڵی ملمانی سیاسی بوو دوایی تێکەڵی کۆمەڵە کێشەی ناوچەگەرێتی و حیزبایەتی و زۆنی سەوز و زەرد و ئیتر حیزبایەتی و مایی تێکەوت ینی ئەو شەبەکە تۆخمەیە شکا بڵاو بوو یعنی دکتۆر تەنانەت ئەفۆن هاوکاری شم پرسیارەکەم پێوری تەنانەت لە ڕاگەیاندنی دەرەنجامێکی سادەی کۆڤید-19کانە لە 24 کاتژمێرا بۆ نمونە لە 24 کاتژمێرا بردوو یعنی هەریەکی لە کاتێکی جیاواز هەریەکی لە ئەکاونتێکی جیاواز هەریەکی لە میدیایەکی جیاواز هەموو شتێک قوربانیەکانی ئەمە دیسانەوە هەر هەموو شتێکی ئەمە بەڕاستی کەوتۆتە ژێر ڕەحمی دوو زۆنی کەوتۆتە ژێر ڕەحمی دوو حیزبی کەوتۆتە ژێر ڕەحمی دوو حکوومەتی دوو دەسەڵاتی هەمووی جیاوازە یعنی بەڕاستی داواکارێکم هەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە بەڕێز پارێزگای سلێمانی ڕێنمایەکان کە دەرەچێت با بە دیراسەوە دەرچێت یعنی مەرجنی هەموو ڕێنمای لە هەودێرە دەرچێت لە سلێمانی جێبەجێکرێت دیراسەیەکەین گەزانستی نەبوو جێبەجێ ناکەین لەوانەیە ڕەهندێکی حزبی لە پشتەوە بێ لەوانەیە ڕەهندێکی ئابووری لە پشتەوە بێ بۆچی من ملزم کرد بەدەستخۆشیشەوە وفعلا هەندی ڕێنمایی هەبوو جێبەجێ نەکراوە تا ئێستا ئەوە جێگەی دەستخۆشیە بەڵام بەگشتی ئەگەر بینە سەر بابەتە زانستیەکە بابەتە پزیشکیەکە بەستنی ماسک تا ئێستاوکو باسم کرد لە سایتی ڕێکخراوی لە ڕێنمایەکانی تەندروستی جیهانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ بۆ ئەو دوو چینە ماسک زۆر گرنگە وەسی هەم خاڵیش کە باسێکاڵێ لە کاتی قەرەباڵخێکی زۆرە یعنی شۆفێرێک ئێمە خێزانێکین بۆ نمونە خێزانێکی سێکەسین بە ساری خۆ من ئەچمە لە ماڵەوەشم بۆ بازار ئێمە ئەم سێکەسە بەردەوام بەیەکەوەین شەو ڕۆژ بەیەکەوە کۆنتاکتی نێمە لە ژینگێکی پێڵەن کلۆس کۆنتاکت ینی کۆنتاکتی ڕاستەوخۆمان هەیە 24 ساعت بەیەکەوەین چیت پێویستەکە من ماسک بەستم لەکتری لە ماڵەوە لەناو ئۆتۆمۆبیل فەرقی هەیە هیچ فەرقێکی نییە کە گەشتمە بازار لە کاتی قەرەباڵخیا سەیرەکەم بۆ نمونە لە بەردەم مزگەوتی گەورە قەرەباڵخی زۆر هەیە و کاتە ماسک بەکارهێنم ئەشمە خەستەخانەیەک و ماسک بەکارهێنم ئەشمە شوێنێکەوە گومانەکەم کە کەسێکی توش بووی لێ ماسک بەکارهێنم ئەسڵەن بۆ هەندێک چین هەیە ماسک هەر قەدەغەیە بەکاری بێنێ ئەوانەی کە گەشتوۆتە ئاستی تەغەندەفەسی ئەو هەر نابێ ماسک بەکار بێنێ یعنی تۆ چۆن کاکی بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی کە تۆ سارێک پێش نەفەری تایە کەسێکی تیا لەوانێت تەغەندەفەس بێ تۆ چۆن ئیجبارێکی 50,000 بێ ماسک بەستێ ئێلە تەندروستیەوە زەرری پێگەێنی تۆ ئەمە چۆن جیاکەیتەوە یعنی چۆن کەسێک بەتەنیایە بۆچی ماسک بەستی ئەمانە چۆن جیاکەیتەوە ئەمانە خێزان یعنی بەڕاستی بڕیارێکی بێسەروبەرەیە و دیراسە نەکراوە هەر ئەوە کوێرانە بزانن لە هەولێرەوە لە وەزاتی ناخۆ بە کتابێک هاتووە ئەمە جێکسەر جێبەجێکە ئەو پرسیارشم هەیە بەڕاستی بار پرسیار لە خۆی بکە کێ بۆ جێبەجێکە من جاری وهەیە لە فرکێک وەکو هین هەر کەس لە چوارێنێک هەر کەس خۆی پیاکە مروری لێ نییە تۆ ئێستا ماست ئەو مرورە کە ئەوە شوێنێکە کە پێویستە پۆلیسی هاتوچۆ لە 24 کاتژمێری بە شێوەی شەفت لەویان تەواجودی هەبێ تۆ لەوانە تەواجودی نیە ئێستا چۆن مەفرەزە دروست دەکەی ئەوانە بۆ جێبەجێکە ئێستا یعنی ئەوە پرسیارێکە بەڕاستی کێ بۆ جێبەجێکە لەم قەیرانە کە تۆ هەموو فەرمانگەی وا هەیە دە فەرمانبەریتیا ئێستا دوانی لە دەوامایە بە تەناو بداوامەکەن بۆ نمونە هەندێک شوێنەی پێنجشەمان دەوام نییە هەندێک شوێنەی هەفتەی 2 ڕۆژ داوامە ئەم ڕێنمانە کێ بۆ جێبەجێکە لەم کاتە کاک دکتۆر ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ نمونە مەبەستم پێشی پرسیارەکە بکەم بۆ ئەم کار بەدەستانە ئەم بەرپرسانە بڕیارەکان دەرەکەن خۆیان جێبەجێ ناکەن من وێنەیەکم بینی کە وەزیری تەندروستی سەردانی لەگەڵ لیژنەیەکە سەردانی کەسایەتێکیان کردووە بەبێ ماسک و بەبێ هیچ هۆکینێکی خۆپارێزی بەڵام لەگەڵیشیدا ئەمرەکەن بەسەر میلەتەیە کە دەبێت ئەمانە جێبەجێکن بۆ ینی بۆ خۆیان جێبەجێ ناکەن ئایا بەرژەوەندیان چێلەوە تۆ کاتێکە بڕیارێک دەرەکەی کە ڕێنمایەک دەرەکەی دەبێت سەرتا لە خۆتەوە دەست پێ بکەین بەدڵنیایەوە ڕاستەکەی وگو باسم کرد هەموو هینەکان لە قەیرانە یعنی هەمووی شڕوشیاویەک پێوە بینی بڕیارێکە بینی
لە سلێمانی جۆرێکە لە هەولێر جۆرێکە هەتا لە بڕارەکانی تریشە لە ئاستی وەزارەتی تریشە لە وەزارەتی خوێنی باڵا لە وەزارەتی پەروەردە کۆمەڵێک ڕێنمایی هەیە سێرەکەی لە هەولێر جێبەجێکرد لە سلێمانی جێبەجێ ناکرێت یعنی هەتا لە کۆمەڵ شتیشە لە زانکۆ ئێمە لە زانکۆ بوونکردنەوەی بڵین بڕۆنامەی دکتۆرە کورسی دکتۆرە لە سلێمانی ڕێنمایەک بوو لە هەولێر ڕێنمایەک بوو یعنی ئەمانە هەمووی بەڕاستی دەلالت لەوەکە کە ئەم هەرێمە تا ئێسش سێ پارێزگاین تا ئێستا شتێکی شوێنێکی مرکزیمان نییە دەسەڵاتی مرکزیمان نییە ڕێنمایەکان شۆڕ بێتەوە بە یەکچانی هەمووشی تەبعیاتی شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیی و کە ئیسەش هەرماوە بە ئەتوانە بڵێم سێ ئیدارەیەکی سەر بە سێ ئیدارەی سێ کوچکەن سێ شوێنن تر ئەو لە ئەوش لەوانی ڕێنمایوشینی خۆی جێبەجێکە ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر زۆر گەورە دووسەکە شوێنەکانی تر وەزارەتەکانی تر تا حدێک بڵین کێشە نییە چۆن بە ئیشەکە ڕەبەز لە بوای تەندروستیە بەڕاستی کاتێکی زۆر حساسە و زۆر هەستیارە پێویستە کە یعنی هەموو جیاوازەکان بخراتە ئەو لاوەکو سەرەتا کە چۆن کۆمیتێکی زۆر تۆکمە دروستکرا لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و ڕێنمایەکی باش تۆکمە جێبەجێکرا بوو بە هۆکارێک کە بە ئاسانی نەخۆشی کۆڕۆنا بڵاو نەبێتەوە بەڵام دوایی شکا ئەو شەبەکەیە شکا و بڵاو بوو بە من و تۆ و کەسی یەکەم و کەسی دووهەم بەڕێبەری گشتی لەگەڵ وەزیرە وەزیر لەگەڵ وەزیردا خۆیتر ئەو کێشەی لێ بۆ کە ئاوا بۆ شێوە بڵاو بوو زۆر باش کاکتۆر دەچینە لای هاوکارمان ڕامیار لەگەڵ مامنێرە و بابزانین لەسەر شەقامەکان و برایانی پۆلیسی هاتوچۆ بە تەمای چین ڕێنمایەکان جێبەجێ دەکەن یان نا ڕامیار سڵاوت لێبێ لەسەر مەستنی ماسک و وەروەها سزادانی شۆفێران چ زانیارێکی تازتدایە و وەروەها وەبزانم لە پشتەوە مەفرەزەیەک هەیە ئەگەر زانیاری ئەمان بۆ بگوازیتەوە بەڵێ سڵاوتان لێبێ بەیانیتان باش ئێمە لە یەکێک لە شقامەکانی شاری سلێمانین ئێستا دیارە من دوو مەفرەزە لە بەیانیەوە گەڕاوم بۆی کە بزانم ئایا ئەم بڕیارەی لە بەرەبرایەتیا چووی سلێمانیەوە دەرچوو سەبارەت بە نەبەستنی ماسک بۆ شوفێرانەی کە لە نێو ئۆتۆمبیلێکە دوو نەفەر لە ئۆتۆمبیلێکا بێت ئەگەر بێت و ماسک نەبەسترێ شۆفێرەکە بە بڕی 50,000 دینار سزا دەدرێت بەڵام من لە بەیانیەوە کە ئەم دوو مەفرەزەیە گەڕاوم ئەوان دەڵێن تا ئێستا وەکو ڕێنمایی پێیان نەگەیشتووە و جێبەجێ ناکرێت ئەو مەفرەزانی کە ئێستا لە پشتی منەوە زیاتر بۆ ئەو ئۆتۆمبیلانە وەستاون کە ئەوەلیاتیان یاخود سەرپێچی یاساییان کردووە بۆی کە پەردەیان هەڵواسیوە یاخود ئۆتۆمبیلەکانیان ساڵانەی ئۆتۆمبیلەکانیان گرفتی تایە یاخود ئەو ئۆتۆمبیلانی کە ڕەخەمیان نییە ینی ئەوان دەڵێن ئەو بڕیارە تا ئێستا بەدەستی ئەوان نەگەیشتووە چەنە بڕیار بوو کە ئەمڕۆ بڕیارەکە جێبەجێ بکرێت بەڵام ئەمڕۆ وەکو دەبینن ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە ینی شۆفێر بۆی کە ماسکی نەبەستاوە سزا نادرێت و تەنها بۆ لێ پێچینەوەی لە وەکو ئاماژەم پێکردنەبوونی ئەوەلیات ڕامیار شۆفێران چی ئەوان پابند بە ڕێنمایەکە ئەوەی کە من بزانم بەڵێ شۆفێران ماسکیان بەستووە ئەوەی کە تۆ بیبینی لەوێ و لە ترسیە و بڕیارە بۆی سزا نەدرێن ئەوەی کە من تێبینی یەکەم لە بەیانیەوە سەرجەمە شۆفێرانە دەبینم کە ماسکیان بەستووە ینی چەند ڕۆژێک بەر لێ سەر تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو دەنگۆیە بڵاو بووە کە ڕۆژی شەممە بەدواوە ئەگەر بێت و شۆفێر ماسک نەبەستێت سزای ینی سزا دەدرێت بە پڕی 50,000 دینار هەرچەنە ینی ڕوون کراوەتەوە کە ئەگەر لە ئۆتۆمبیلێکدا یەک نەفەر هەبێتە ناو شۆفێرەکە دەتوانێت ماسک نەبەستێت بەڵام من لە بەیانیەوەی کە دەبینم شۆفێر بە تەنهاش لە ئۆتۆمبیلەکەیدا ماسکی بەستووە ینی ئەگەر کەسێکی تریش سەرنشینێکی تریشی لەگەڵانە بێت ماسکەکەی بەستووە بەڵام ئەو سزایە لە کاتێکدا جێبەجێکرێت دەوترێت لە ئۆتۆمبیلەکەدا دوو سەرنشین یاخود زیاتر هەبێت پێویستەکە کە شۆفێرەکە و سەرنشینەکان ماسکەکانیان ببەستن بۆیە ینی ویستم ئاماژە بۆ بکەم ئەو بڕەپارەیە دیارە بەپێی ڕێنمایی وەزارەتی ناوخۆ و ئەمانە دیاری کراوە و جێبەجێش نەکراوە تا ئێستا هەرچەنە لە پارێزگاکانی تر وەکو هەولێر تەنانە لەسەر دوکاندار و لەسەر هاوڵاتیانیش دەبیندرێت ئەمە جێبەجێ کراوەوە پاریان لە هاوڵاتیان سندووە بە بڕی 20,000 دینار کە ماسکیان نەبەستووە بەڵام دیارە لە شاری سلێمانی تا ئێستا بڕیاری نەبەستنی ماسک لە دوکان و لە بازار و هاوڵاتیان ئەمانە جێبەجێ نەکراوە تەنها ئەم بڕیارەیەکە ئۆتۆمبیلەکان لەلایەن کاربەندانی هاتوچۆوە شۆفێرەکان سزا دەدرێن بە پڕی 50,000 دینار بەڵام تا ئێستا ئەمە جێبەجێ نەکراوە من قسەم لەگەڵ وتەبێژی هاتوچۆی سلێمانیش کرد کەمێک بەر لە ئێستا ئەو بێ ئاگایی خۆی دەربڕی وتی پێویستەکە کە بەڕێبەری هاتوچۆی سلێمانی ڕوونکردنەوە لەو بارێ بدا و تیمەکانی مەفرەزەش کە لە شەقامەکانی سلێمانی
ئێستادا ینی لە شەقامەکانن ئەوان وتیان هیچ بڕیارێکمان لەو بارەیە پێ نەگەیشتووە تاوەکو بڕیاریان پێ نەگات ئەوان ناتوانن ئەو بڕیارە جێبەجێ بکەن ڕامیان لەسەر ئاستی پارێزگا پارێزگاری سلێمانی تا ئێستا هیچ ڕێنمایەکی لەو بارەیە نەداوە دەوتێت پیدەی ببوورە لە پرسیارەکەوتە نەگەیشتمدا پرسیاری ئەوم کرد پارێزگاری سلێمانی تا ئێستا لەو بارەوە هیچ بڕیارێک یاخۆ هیچ ڕێنمایەکی دەرنەکردووە کە لە بەستنی دەمامک و ماس بۆ هاوڵاتیان لە ئێستادا کە من قسە دەکەم لیژنەی ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە کۆبوونەوەدان دیارە دوای ئەوە بەیاننامەیان دەبێت ینی کۆبنەوەکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە تاو پێسەش پارێزگاری سلێمانی هیچ قسەیەکی لەو بارەوە نەکردووە هەڵبەتە خۆی یەکلانە بڕیار نادات چونکە ئەمە پەیوەندی هەیە بە ڤایرۆسی کۆرۆنا و پەتای کۆرۆنا بۆیە ینی لیژنەیەکی تایبەت هەیە کە لیژنەی ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای لە ئێستادا لە پارێزگای سلێمانی لەگەڵ پارێزگاری سلێمانی لە کۆبوونەوەدان هەڵبەتە دیار نیە دوای ئەوە چ بڕیارێک دەردەکەن لەو بارەیەوە بەیاننامەیان دەبێت و هەڵبەتە پێش دەچێت کە ڕوونکردنەوە لەو بارەیە بدەن بەڵێ سپاس بۆ کارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیارەکانت دکتۆر دووبارە دێمەوە لای تۆ و سڵاوت لێبێ وەک بینیمان هاوکارمان لەسەر شەقامەکان دەڵێ ڕێنمایەکە هێشتا بەڕسمی نەگەشتۆتە دەستی مەفرەزەکانی هاتووە بەڵام من سەرنجێکم لا دروست بوو دیارە هەموو شۆفێرانە ڕەنگە ڕێنمایەکەیان جێبەجێ کردوێ بۆ ئێستا نەدراون ڕەنگیشە جێبەجێ نەکرێت تۆ پێت وایە هیچ زیانێکی تەندروستی دەبێ ئەگەر بێت و ئەم ڕێنمایە بۆ نمونە سەر نەگرێت یعنی هیچ دەبێتە هیچ گرفتێک بۆ زیاتر بڵاوبوونەوەی ڕاستەکەی دەست خۆجە پرسیارێکی زۆر گرنگە پرسیارێکی جوانیشە ئەگەر ئێمە سەی داتەکانی کۆرۆنا بکەین لە هەرێمی کوردستان آخر داتا کە بڵاو کرایەوە تقریبا 700 نزیکی 800,000 کەسێک توش بووە کە من چەندی جاژوتومە ئەو داتانە هیچی ڕاست نییە کە لە شوێنەکە چکە ئەمە پاسف سەرڤەیە یعنی تۆ ئەوانەی کە هاتوون گومان لێکراون تستی بۆ کردو ئەگەر تۆ ئەکتیف سەرڤەی بکەی ینی خۆت بچی وەکو سەرەتا کۆرۆنا کە هەبوو تیمیان دروست کرده بوو ئەگەڕان بەگەڕەکانە خۆیان تستیانە کرد ئەگەر تۆ ئەکتیف سەرڤەی بکەی خۆت تست بکەی بۆ نمونە بۆ ڕۆژانە بۆ 1000 کەس بە دڵنیایی ئەو 800,000 بێتە نزیکەی بە قەنەعەتی من وایە وەکو قەنەعەتی خۆم ئێستا زیاتر لە 150 بۆ نمونە وەکو سلێمانی زیاتر لە 150مان توش بووین یان هەڵگرین زیاتر لە 150 اینجا تۆ شارێک 150 زیاتری توش بووە ئیتر بەڕاستی ماسکی چی و ینی پەرگری چی کەی تۆ ئەی بەستیانەی بەست هەرچەنە لەگەڵ ئەوەشە چەندی جار من هەر دووبارەش یەکەمەوە ڕێنمایە تەندروستەکان باسەکەم ڕێنمایی تەندروستی ڕێنمایە تەندروستەکان جێبەجێکردنیان زۆر گرنگە بۆ کەمکردنەوەی ئەگەری توش بوون یەکێک لەوانە بەستنی ماسکە و لەو شوێنە کە باسم کرد لە بازارە تۆ لە شوێنێک قەرەباڵخەی پێویستە ماسک بەستی ئەچیتە بەر مارکێتەکە داخراوە 1000 کەسی تایە 100 کەسی تایە داخراوە ئاڵوگۆڕی هەوای باشتیانیە لەو هینە لەوانەیە مەجموعەیەکی هەڵگر بێ زۆر گرنگە ماسک بەستی بەڵام وەکو باسم کرد دڵنیام 150 زیاتری بۆ نمونە هەرێمیش هەمووی باسکەین توش بووە لەبەرەوەی کە هەر ئەم نەخۆشی خۆی بە سروشتی خۆی لە 180 زیاتری کە ئەیگرێ بەس هەڵگرە هیچ نیشانێکی پێوە نییە وەکو من و تۆ ئاسایی یین و ئەڕۆین گرتوشمانە وەچاکیش بووینێتەوە 180 ڕێژەیەکی کەمترە کە بە وەسەد ئەیگرێ 100 بۆ 15 قڕۆکە و تا ئەوانە ئەیگرێ 105 بۆ 10 هەندێک جار زۆر بورن زۆر بە قورسی ئەیگرێت کە پێویستی بە عنایە مورەکەزە و ئۆکسیجن و چارەسەری وردە ئەمە خۆی سروشتی نەخۆشیەکە وایە بۆیە بەڕاستی لەم کاتە هەندێ تا هینیش ینی ئەو ڕۆژە لەگەڵ پزیشکێکە قسەمانە کرد نوکتێکم بۆ دروست بوو باسی ڤاکسینمان کرد وتم جا باشە ئەڵێ یەکەم جار وتیان لە پاییزە ڤاکسین ئامادەکرێ ئەو پاییزیش تەواو بوو ڤاکسین هەر نەبوو ئێستا لە سەرەتای ساڵی تازەوە ڤاکسین دروستەکرێ وتم وڵات تا ساڵی تازە هەموو گیان تووشە بێ ڤاکسینێن لە کیتر تاو کەس تووشی تر بۆچی ئەیەن لە کیە ڕاستە ئەوەش پرسیارێکە بەڕاستی بۆیە نەبەستنی ماسک لەو شوێنەکە دیاریکراون لە بەگوێرەی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی گرنگە و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان هەمووی گرنگە اینجا پرسیارێکی تریش بەڕاستی ئەم نەخۆشیە لە سێ ڕێگاوە گوێزرێتەوە یعنی بۆیە ئەڵێم ئەمە ناتەندروستە ئەم ڕێنمایەکە دەرچووە یەکێکیان لە ڕێگەی دەمەوە یەکێکیان لە ڕێگەی هەناسەوە ڕێگەی سەرەکی هەناسەیە دوو لە ڕێگەی دەمەوە سێ لە ڕێگەی چاوە باشە تۆ کابرا ماسکی پێبەستی لە چاوە چە دەژوورەوە بێغڕامێکی 100,000 دانی بۆ عینەکەەوەی عینەکی نەبەست بۆ 100,000 بۆ بکە آخر پێویستە یعنی بێ عینەکی لە چاکەیت و خۆ لە چاوی چە دەژوورەوە یعنی کەسێک تۆ ماسکت پێ
کەسێک پشتبی بەسەردا کۆڕۆنای هەبوو لە چاوە چێتە ژوورەوە. لەک دکتۆر دەمێ بە کورتی دو پرسیارمان بکەین جیاوازی چێ لەو ڕێنمای و جێبەجێکردنی و ڕێنمای تەندروستانەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکەدا بەتای وڵاتە پێشکەوتەکاندا ئایا ئەو ڕێنمایانە جیاوازی هەیە لێرەیە کەوان پێشکەوتوترن دەزانن کە جوانتر خۆیان بپارێزن لەو ڤایرۆسە. ڕاستەکەی لێرەش کەوتە سەر یعنی دوو ڕاهەند هەیە ڕێندێکی وشیاری گشتی ینی کۆمەڵگای ئێمە لەگەڵ کۆمەڵگای ئەوانە وشیاریمان وەکو یەک وایە اینجا سیستمی تەندروستی ئێمە لەگەڵ ئەوانە دەسەڵاتەکان و ڕێنمایەکان مرکزیت ئێمە لەگەڵ هەچەند ئەوان وڵاتن طبعاً لەگەڵ ئێمە بەراورد ناکرێت ئێمە و پاکستانیش بەراورد ناکرێت چونکە ئەوان وڵاتن و سیستمێکی هینی خۆیان هەیە بەڵام بەگشتی وەکو باسم کرد جێبەجێکردنی ڕێنمایەکان زۆر گرنگە و ئەو شوێنانی کە گومان لێکراوە ماسک گرنگە و خاڵێکی تریش کە زۆر گرنگە بەهێزکردنی بەرگری خۆمان بەرگری زۆر گرنگە بەهێزیکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆس. زۆر باشە دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بەڵایزان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان جەمال پرۆفسەری یاریدەر و پزیشکی پسپۆڕی نەخۆشی درمیەکان لەم تۆرەیە لەگەڵمان بوون. دەچینە لای هاوکارمان هاوار محەممەد لە گەرمیانەوە. هاوار سڵاوت لێبێ و زانیاریەکانی دەڤەری گەرمیان چین؟ هاوار ئەگەر گوێت لێمە سڵاوت لێبێ زانیاریەکانی گەرمیان لای تۆ چی هەیە؟ دیارە دەنگمان ناگاتە لای بەڵێ فەرموون هاوار فەرموون. بەڵازان دەچینە لای راپۆرتێکە لە شاری ڕانیەوە هاوکارمان ڕێناز محەممەد ئامادەی کردووە کە باز لە ناونانی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم کە زۆرێک لە وڵاتیان ناویان لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو محەممەد پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. کاک سڵاو دەبێت سەرچاو برا بەخێر بێ سوپاس دەکەم. ئەگەر پێمان بڵێیت لە خانەوادەکەت چێتان ناوی محەممەدە؟ باوکم ناوی محەممەدە. چی دیکەتان ناوی محەممەدە چەند محەممەدتان هەیە؟ رازا کوڕە خاڵم ناوی محەممەدە کوڕە پوری کوڕی خوشی بام ئەوی هەر ناوی محەممەدە کوڕە محەممەدمان زۆر زاوەڵا هەژنۆدە محەممەدمان هەیە لە خانەوادەکەمان. ئەگە پێم بڵێ هۆکارەکە چیە بۆ ناوتان ناوە محەممەد ئەو محەممەدەتان بە ناوی شێوە ناوناوە؟ وەڵا لە خۆشەویستی پێغەمبەر ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم هەر لە خۆشەویستی ئەو هەر لە بۆی ناوی محەممەد بەبەرز بمێنێتەوە تا دنیا بەدنیا ناوی هەر دەبێ بمێنێتەوە. ئەگە ئێمە دەبێت چی بکەین بۆ خۆشەویستیمان بۆ ئەو پێغەمبەر دەربە بڕین؟ وڵا دەبێت سونەتەکانی ئەو ئاکار و ڕەفتارەکانی وی جێبەجێ بکەین و لەسەر سونەتەکانی ئەو بەردەوام بین. ئەگەر پێمان بڵێ لە خانەوادەکەتان شێتان ناوی محەممەدە؟ وەڵی محەممەدمان زۆر سپاس بۆخوا من بۆ خۆم مامم محەممەدە برازام محەممەدە یەک دوو برازام محەممەدە خوارزام محەممەدە ژنبرا محەممەدە وەالحاصڵ لە خزمەکانمان محەممەدمان زۆرە سپاس بخوا ئەوەش لە خۆشەویستی بۆ ناوی پیرۆزی محەممەد کە پێشاوی مرۆڤایەتیە و نێداوی خوایە. یەکە پێمان بڵێ ئێمە دەبێت چی بکەین بۆ خۆشەویستیمان بۆ پێغەمبەر دەربە بڕین؟ ئێمە دەبێ شوێن سونەتەکانی بکەوین لە ژیانی ڕۆژانەماندا سونەتەکانی ئەو محەممەدە و پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بکەینەوە پەیڕەوی بکەینیشی پێ بکەین بۆی کە ژیانی دنیا پێ ڕناکەینەوە چکەوە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین خوای گەورە دەفەرمێ ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان. بەڕاستی پێویستە ئینسان شوێن ڕێو شوێن پێی ئەو محەممەدە بکەوێت شانازیشی پێوە بکە بەڕاستی چکە بەڕاستی پێما بێ ئێستا زۆرترین ناوی لەسەر ئاستی عالەمیش لەسەر ئاستی عالەمی ئیسلامیش زۆرترین ناوی محەممەدە سپاس بخوا جێگای دڵخۆشە. نەوەکانم دوو ناوم هەیە ناوی محەممەدە لە خۆشەویستی پێغەمبەری صلی الله عليه وسلم ناویان ناو محەممەد ئەو جا پیاوەکەم ناوی محەممەد ساڵح حەسەن محەممەدە ئەویشە لە خۆشی پێغەمبەری صلی الله عليه وسلم. دایجانەکە پێمان بڵێ تا چەند پێغەمبەرت خۆش دەوێت؟ فقط هەموو دنیا هەموو کەس و کارم داخ و بۆ خۆ بەقەت هەموو دنیا خۆشم دێت. ئەگەر بەرامبەر بێت چی پێ دەڵێ؟ بەرامبەرمە جا لە خۆشیان دەمرم تاو لە خۆشەویستی جا بەرامبەرم بێت تاوە چه هەستێکت دەبێت بەرامبەری؟ هێندە خۆشە هەموو لەشم سەر دەبێت هەموو لەشم بەنج دەبێت لە خۆش
لە خانەوادەکەت چێتان نای محەممەدە کوڕخاڵەکەم نای محەممەدە کوڕەمامێکشم نای محەممەدە و محەممەدمان زۆرە لە ناو خانەوادەکەماندا لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ناومان لە ناون و هیوادارین هەموومان لە ئەسەر ڕێزکە و ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم بەردەوام بین. ئەگەر پێمان بڵێ کەسوکاری چێتان نای محەممەدە کوڕم نای محەممەد چی دیکەتان نای محەممەدە لە ناسیاوەکان یان کەسوکارە نزیکەتان والله کوڕەکان مغاربیان هەموو محەممەد نەوەکانیش نەوەکانیشت چەند نەوەتەیە نای محەممەد بێ دوسێنەوەم هەنا هەموو ناوی محەممەد هۆکارەکەی چییە بۆچی ناویان ناوە محەممەد والله لەوە کارەکەی ناواشی مبارەکە لێ نەڕێەوە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ناویان لێناوە لە خۆشەویستی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە خۆت و یا خانەوادەکەت چێتان نای محەممەدە وڵا نەوەم لە خۆشە پێغەمبەری نێومان ناوە محەممەد وڵا هەموونەوەکانم سەر و کوڕیان هەیە هەر محەممەد چەند محەممەد دادنەیە لە خانەوەدەی خۆتان نەوەکەم دوم نەهەنەوەی بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە سەرجەم بڕگەوابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ واتان دەسپێر.